دیارە مێژووی ژنان وا پێویستەکە کە بەردەوامی خۆی بات لە گەشەکردن و پاراستنی خاکی کوردستان. ئەمڕۆژ خۆشبەختانە دەبینین خاوەنی هێزی پێشمەرگەی ژنانین کە ئێستا بووەتە فەوجی ژنان. شانازێکی گەورەیە بۆ ئێمەی ژنان، هیوای سەرکەوتن بۆ یەک بە یەکیان نەخوازێن. دیارە ئەم فەوجێکە لە ئاستی هێزەکانی پێشمەرگەی کوردستاندایە، توانێتی ڕۆڵێکی باشی خۆی ببینێ لەسەر ئاستی هەموو کوردستان. پێکە و مەکانەیان دیارە هەمیشە جێی شانازی ئێمەی ژنان بوون. دیارە ژنانی کوردستان هەر لە کۆنەوە هەتاکو ئێستا ئەتوانم بڵێم پێکەیەکی باش و ڕۆڵێکی کاریگەری خۆیان هەبووە و بوونی خۆیان لە هەردوو شۆڕشەکانە دیار بووە. ئێمە وەکو ژنانی ناو شۆڕشی نوێی گەلەکەمان تەواوکەری ئەم هێزەی ئێستەین کە توانیمان هەر لە سەردەمی شاخەوە پێگەی ژنان هێزێکی تەواو بین بە خۆمان بە دروستکردنی ڕێکخراو کە داکۆکی لە تەواوی مافەکانی خۆیان بکە. لە هەمان کات دروستکردنی هێزی پێشمەرگەی ژنان کاتێکە لە ڕاپەڕی نەمەزنەکە گەڕاینەوە، بە تایبەتی لە ساڵی 90ەکاندا وای ئەخواست کە ئیدانەی ژنان بەردەوام بێ لە چەکداری بۆ ئەوەی بتوانین خەباتی چەکداری خۆمان بۆ پاراستنی خاکی کوردستان. دیارە لە دروستبوونی هێزی پێشمەرگەی ژنان ئەو کاتەش جەنابی ڕەحمەتی لێبێ سەرۆک مام جەلال پاڵپشت و پشتیوانێکی گەورەی ئێمەی ژنان بوو. هەر لەو ڕێگەیەوە بەڕاستی توانیمان ئەم هێزە پەڕە پێ بدەین، گەشەی پێ بدەین، بە هەموو پێداویستیەکان داعم و هاوکارێکی باش ئەکراین. دیارە ئەو داعم و هاوکاری جەنابی بۆیە مای ئەوەی کە ئەم هێزە ڕۆژ بە ڕۆژ گەشە بکە و ژمارەیەکی زۆر لە ژنانی تێکۆشەر، لە ژنە شەهید، لە کچی شەهید، لە ژنانی ڕێخستنەکان و هەموو ئەوانەی کە تەخەڕوجیان کردبوو هاتنە ناو ئەم هێزەوە. بە شانازیەوە ئێستا کە ئەیبینین بۆتە فەوجێکی گەورە لەسەر ئاستی هەرێمی کوردستان، لەسەر ئاستی وەزارەتی پێشمەرگەی کوردستان، جێگە و مەکان و تەنانەت بەشداری لە پاراستنی شەڕی تیرۆر، شەڕی ئەوانەی کە هێرشیان کردوتە سەر خاکی کوردستان ڕۆڵێکی باش و کاریگەریەکی باشیان بینیوە. کاتێک کە هێزی ژنان و ژنان ئامادەی خۆیان پیشاننا کە ئیرادە و هێز و توانای خۆمان لەوا بینیەوە کە ئێمەی ژنان پێویستە ڕۆڵی پاراستن لە ڕووی سەربازیەوە لە ڕووی پێشمەرگایەتیەوە بوونمان هەبێ، بە تایبەتی لەو هەڵومەرجە شاوای پێویستە کرد کە ئێمەی ژنان بینە مەیدانی خەباتی سەربازی پێشمەرگایانەی چەکداریەوە بۆیە بتوانین دوژمنانی کورد بزانن کە ژنەکانیش لە ئاست پاراستنی خاکی کوردستان بێدەنگ نام و هەمیشە هەڵوێستێکی جوانیان ئەبێ و ئەمەش وای لە تەواوی ژنان کرد کە بێنە ناو هێزی پێشمەرگەی ژنان لە سەرەتاوە. ئێمە خاوەنی هەرێمی کوردستانین، جیاوازە لە ناوەندی مەرکەزی عێراق، چونکە نەمانەوێت لە دەستوری عێراقیە هاتووە ئەم هەرێمە بەدەل لە ئەدای بەڕێوەبردننی ئیدارەی حکومڕانی خۆی لە هەمان کاتدا پێویستی بە هێزی پێشمەرگەی کوردستان هەیە بۆ پاراستنی تەواوی ناوچەکە و ژنانیش لە زەمنی ئەو هێزایە. ئێستا ئەوەی کە من ئاگادار بم ئەم هێزی پێشمەرگەی کوردستان بەگشتی و ژنانیش بە تایبەتی جێگە و مەکانێکی تایبەتیان لە وەزارەتی پێشمەرگە بۆ دابین کردووە، بۆتە بەشێکی ئەساسی سەر بە وەزارەتی پێشمەرگە. ئەتوانم بڵێم گرنگێکی باشی پێیان لە وەزارەت و لە سلێمانیش یعنی بارەگایەکی باشی تایبەتیان جیا کردوێتەوە کە بۆ ئەوەی بتوانن زیاتر پەڕە بە فەوجی ژنان بدرێ و ئەهمیەتێکی زیاتری پێ بدرێ و هەڵسەنگاندنێکی باشیشی بۆ کراوە لەم ڕۆژانە کە من ئاگام لێیە کۆبوونەوەیەکی تایبەت کراوە لەسەر مەسەلەی هێزی پێشمەرگەی کوردستان و لە زمنیشە باسی فەوجی ژنان کراوە کە چۆن ئەبێت زیاتر گرنگی باشتریان پێ بدرێ. ئەو دەنگ و بەسانی کە باس ئەکرێ ئەوەی کە من بە ئاگام زیاتر قسە لەسەر ئەوە کراوە ئەیانەوەی لە پەرلەمانی عێراقا قسە لەسەر مەسەلەی بەسەربازی بوونی تەواوی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە بۆ گەنجەکانە، بە تایبەتی بۆ خڕیجەکان هەر لە ئەوانەی کە خاوەن شەهادە نین، ئەوانشی کە هەتاوکو دکتۆرا و پرۆفیسۆریشن، ئەیانەوێ بە سیستەمێکی
پەرلەمانی ڕێکی بخەن و هەروەکو پێشووتر چۆن دەبوو هەموو گەنجێک کاتێک کە تەخەڕوجەکە و ئەوانشی کە ناخوێنن بیان خەنە عەسکەری، یعنی ئەو کاتە عەسکەری سەربازیان پێوت بەشداری بکەن هەریەکە و بە گوێرەی بڕوانامە و پیشەی خۆی ئەتوانن مشارەکەیان پێ بکەن. بەڵام ئەمە هێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. قسەیە کراوە لە پەرلەمانی عێراق ئەیانەوێ ئەمە جارێکە زیینوو بکەنەوە بۆ ئەوی گەنجەکان بەو سەربازیەدا بڕۆن و دواتر بۆیان هەبێ کار بکەن یان تەعین بکەن لە دام و دەستگاکانی حکوومەت. بەنسبەت تێکەڵکردنەوە بەتەئکید یان سوودبەخش نابێ، چونکە تێکەڵکردن لە هەموو حاڵەتێکە دەستوریە، ناقانونیە، لەبەر ئەوەی کاتێک ئەگەر ئەوە تێکەڵ کرایە ماناوە هیچ قودسێتێکی هەرێمی کوردستان نامێنێ، هەروکو خۆیان لە دەستورەکە چەسبیوە و من خۆشم یەکێک بووم لەوانەی کە لە دانانی دەستوری عێراق و کاتەی ساڵی 2005 تەسبیت بووە، یعنی بە هیچ شێوەیەک تێکەڵکردنی پێشمەرگە و هێزی پێشمەرگە لەگەڵ عێراقا ئەمە نادەستوریە. دیارە تێکەڵکردنەوەی ئەستەمە لەبەرەوەی لە دەستوری عێراقیە هاتووە، ئێرە هەرێمێکی کوردستانە و بەرنامە و پلان و استراتیژی خۆی جیاوازە، ئەبێ بیپارێزێ کاتێک کە تێکەڵ بوویەوە مانای هیچ ئەهمیێتێکی ئەم هەرێمی کوردستانە نامێنێ و ئەتوانم بڵێم زەرەرێکی گەورە لە سەرئاستی عێراقش و کوردستان لەمڕۆوە دروست ئەبێ، کێشە و گرفت و ڕەنگە مەشاکیلی گەورەتری کەش بە دوای خۆیان بێنێ. بۆیە لەبەرەوە ئەم ئەگەرانە زۆر لاوازە. ڕەنگە دوژمنان هەوڵی ئەوە بدەن کە ئەوانەی ناحەزی هەرێمی کوردستانە کار لەسەر ئەوە بکەن بە چ ئەجندایە بە چ بەرنامەیەک بیانەوێ ئەم هەرێمە لەناوبەرن، بەڵام هەرێمی کوردستان هەرێمێکە بە خوێنی هەزارەها شەهید و پێشمەرگەی دێرین و تەواوی خەڵکی کوردستان ئەم هەرێمە دروست بووە، لە دەستدانی ئاسان نییە و قورسە و ئەوە ئەمەلێکی زۆر لاوازە. من وەکو خۆم بڕوا ناکەم چونکە ئەگەر شتی وابێت زەرەرێکی گەورەی تیا ئەبینرێتەوە. ئێمەی ژنان و ژنانی کوردستان و ئەتوانم بڵێم لەسەر ئاسی هەر چوار پارچەی کوردستان ژنان ئەوەی تێپەڕانووە کە بتوانن زوڵم و ستەمی لێ بکەن، چکە ژنان وشیارن، ژنان ڕۆشنبیرن لەم ڕۆژەدا، هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ پیاوانە، بە یەکسانی ئەیانەیە لە مەیدانی خەبات بن. ژنان لەسەر ئاسی پارچەکانی کوردستان و پارچەی خۆشمان باشوور و هەرێمی کوردستان هەمیشە لە ئامادەکردندان و ئێستا من ئەمڕۆ کۆبوونێکی تایبەتمان هەیە لەسەر ئەوەی پێگە و مەکانەی ژنان هەمیشە بوونی هەبێ، هەمیشە داکۆکی لە مافەکانی خۆمان بکەین و بە ئاگابین لە هەموو ئەو ڕووداوانەی کە ڕۆژانە ڕوئەدات و بەرنامە و ئەجندای تایبەتی خۆماندا ئەڕێژین. لەبەر ئەوە ژنان بە هیچ شێوە قبوڵ ناکەن ڕۆژێک لە ڕۆژان زوڵمیان لێ بکرێ یان بەکار بهێنرێن یان بیانەیە وەلاوە بدرێن.